Campingplatz. Also für mich ist das سەبارەت بە من زۆر هەست بە ئاسوودەی دەکەم. ساڵانە کۆبوونەوەمان لێرە بۆتە کەلتور. تەمەنێکمان پێکەوە بەسەر بردووە. کاتێک لێرە دەبین کاتێکی خۆش بەسەر دەبین. گەشتەکەشمان سەسوورهێنەر دەبێت. womit wir gerne fahren und auch Zeit verbringen. Und wie lange haben Sie den schon? Also den haben wir erst seit Die haben wir da unten versteckt. Ja, wir haben auch noch ein normales Vorzelt davor. Aber wir haben gesagt, soll nicht regnen. Also für mich ist das من وا هەست دەکەم گەڕاومەتەوە بۆ ڕابردوو. وا دەزانم من لە ئەڵمانیای ڕۆژهەڵاتم. لێرە چەند کەسانێکمان ناسی و لێک تێگەیشتین. ساڵانە دووجار ئەم کۆبوونەوە و گەشتە ئەنجام دەدەین. zweimal im Jahr. مرۆڤ پێویستی بەوەی لە ڕابردووانە وەرگێت و لە داهاتووش فێر ببین. سەرەتا ئێمە کە کۆبووینەوە چەند خێزانێکی کەم بووین، بەڵام ئێستا بە درێژایی ئەم ساڵانە گروپەکەمان گەورەتر بوو. بەردەوامیش خێزانی نوێ دێهێنینە ناو پرۆژەکەوە. لە سەرەتادا کارەکە ئاوا ئاسان نەبوو. ئێمە زۆر تێبینی گۆڕانکاریەکان ناکەین. 30 ساڵ تێپەڕ بووە. من زۆر جار دەپرسم لە خۆم ئایا بەڕاستی 30 ساڵ دەبێت کە ئێمە سەرقاڵی ئەم کارین؟ ڕۆژە خۆشەکان زوو تێپەڕ دەبن. من دەمەوێت بڵێم هەموو شتێکم بە باشی ئەنجام داوە. ئێمە کە هاتینە ئێرە بە هەموو بیر و باوەڕێکەوە هاتین. ئێستش زۆر ئاسوودەم و دەتوانم بڵێم لایەنی دەرونیەوە زۆر سوودمەندە. Dann kannst du abzittern.